ئەم وتارە ئەچێتە ناو فەیسبووکەوە، ئەچێتە ناو یوتیوبەوە، ئەچێتە ناو ئینستاگرامەوە، ئەچێتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ڕەنگە ئەم وتارە 100,000 نەفەر گوێی لێ ڕاگرێت. ئێوە 100 کەسن، بەڵام من ئومێدم هەیە لەم 100,000 100 کەسێک سوودی لێ ببێنێت. من ئەم تۆوە ئەچێنم، تۆی داعی و بانخواز و گەنجی خوا بۆ خوا سوڵحا و تۆ ئەم تۆوە بچێنە، یەقینتە بێ ڕۆژێ لە ڕۆژان بەرهەمەکەی هەرە بینیت. ئەو جلە نیمچە ڕوتەی لەبەردایە هەموو جوانەکانت ئەچێتە خۆشی دڵی گەنجەکانەوە، هەموو خۆشی ئافرەتە نیمچە ڕوتەکان بەخوا گەنجەکان هەڵێلوشن، ئەچێتە گیرفانی گەنجەکانەوە وازی لە بێنە هیجرەت کە بۆ باڵاپۆشی، چووکەم لە کۆتاییە هەرەوە بەکەڵ دێت. تۆ بینیتە ئافرەتە بەڕێزەکان کە کاتێک کف نەکرێن یەک لاشت بە دەرەوەیە، نینۆکێکت بە دەرەوەیە، ئینسان ئاوا بڕاتەوە لای خوا، شەرمگای تەنها خۆی بیبینێت، تەنها مەحاریمەکانی بیبینێت، بەڕەڵای نەکا بۆ خەڵک. دنیا ئیمڕۆیە سبەینی قیامەتە. یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. مردنی من و تۆ خوای گەورە فەرمیێ بەیانیە. ئەلەیس الصبح بقریب؟ 6 سعاتی تر شەوە، دوای 6 سعاتەکاڵی سینەوە بەیانیە، بەیانیش دەینەوە، جمعەیەکی ترش دەینەوە ئەگەر خوا تەمەن بات. جگەرەکە و فڕێ دەبی کە بە سیواک نادی و گەعدەکانت واز دێبێنەوەرە بۆ مزگەوت. ئەی هاوار، 17 ساڵەکان ئێمە نەک نوێژ ناکەن، سۆندەی ئەوەی گرتووە بەدەستیەوە دووکەڵ هەڵەمژێت، لایڤێکی کردووەتەوە، گۆرانی سەریع کردووەتە سەری داما و هەچی گیانی هەیە تا توێیە. خومار جگەرە بە باکە، مەشروب ئەخوا، یەتەوە لە دایک ئەدا، چەنەها تەلەفۆنم بۆیەت. هیچی باس ناکەم. خەڵک لە معاناتی کوڕەکەیەتی، چووکەم ئیسلام حکوم ناکات، چووکەم ئیسلام نەبۆتە هەوێنی خۆشەویستی ماڵەکان و خۆشبەختی ماڵەکان، چووکەم باوکو دایکەکان نەیانتوانیوە مەدرسەیە بن بۆ مناڵەکانیان لەسەر قورئان و سونەت پەروەر دەکەن. بەڵێ براکانم، ئەو ڕۆژە لە خەستەخانە لە سلێمانی چوومە ژوورێکەوە، تەواوی سستەران و دکتۆران و کارمەندانی ئەو ژوورە بەرگێکی موسڵمانەیان لەبەرانە بوو، تەواوی ئافرەتەکان نیمچە ڕوت بوون. من دانیشتم لەسەر کورسیەکە، دوای چارەکێ لە چاوەڕوانکردن وتم خوایە ئێستا من فرسەتە پەیامێک بگەێنم. وتم خوشکە بەڕێزەکانم، من ئەزانم ئێوە ئێستا هەمووتان عابای نوێژ هەڵگرتنتان لەگەڵ خۆتانە هەڵگرتووە، زۆربەتان لە ناو جانتاکانە لەگەڵتانەیە، کاتی نوێژ ئەزانم نوێژەکەن، بەڵام شوێنی ئێوە زۆر حەساسە. ڕۆژانە چەند جەنازە لە بەردەمتان ڕێکات، چەند کەس لەم خەستەخانەیەوە ڕێکاوتیان زۆر، ڕۆژانە خەڵگێتە ناو ئەم خەستەخانەیە و بە جەنازەی دەرێکن. وتم وا هەز ناکەن ئێوە زۆر تاوانبارن، من پێتان ئەڵێم پێش ئەوەی بمرن با خەڵکێک کەوا ئەتان شۆرێ لاشەتان ببینێ، نەک هەموو خەڵکێ لاشەتان ببینێت. من ئەم تۆم چان ئیتر ئەو بیری لێکاتەوە یا بیری لێ ناکاتەوە مهم نییە، شتەکە لای خوایە. ئەگە دەرگایە داخرێ لای داعیەک 100ها دەرگاکرێتەوە یەقینتان هەبێت. من چەنەها دەرگا بە ڕووما داخراوە، بەڵام ئێستا چەنەها دەرگام لێکراوەتەوە. خەڵک گوێگرێت، ڕەحمەت بووە نێرێت، 100ها کەس ئەڵێ خوای گەورە هیدایەتی داوم، 100ها کەس ئەڵێ نوێژم ناکرێ ئێستا نوێژەکەم. ئەوەیە ئینسانی موسڵمان قەت نابێ مەویست بێت. بیرتانیەت ئەم مزگەوتە چەند نەفەریتیا بوو؟ خوای پەروەردگار ئێمە مەویست نەبووین لە دەعوەکە، سپاس بۆ خوا ئەوەی ڕقی لێمان بوو ئێستا یەت گوێمان لێگرێ لە مامۆسا خۆشمەویت، گەنجە جوانەکە خۆشمەویت. من بە هەوا و بە نەفس و بە ئارەزووی خۆم ڕقم لێت بوو، وەم ئەزانی تۆ لەسەر باتڵی، وەم ئەزانی تۆ حیزبایەتیەکەی، بەڵام ئێستا بۆم دەرکەوت ئەو پەیامە کە تۆ ئیگەێنی پەیامێکی ڕاستە، لەسەر زبڵ نییە، خوڕافەتی تیا نییە، بۆ مەساڵح و بەرژەوەندی دنیا نییە. بڕۆین بۆ گۆڕستان دەستی یەک بگرین، 100ها ئینسان ڕاکشاوە بە مەلاین دۆلاری بەجێهێش دوای خۆی، 100ها مەسئولت پێ بڵێم لەو قەبرسانە ڕاکشاوە کە من و تۆ بە 100ها واسیتە ناگەشتینە لای. ئینسان نابێ بۆ دنیا تەنازوول لە دینەکەی کات، بۆ پارە و پول تەنازوول لە دینەکەی کا. سەروەرمان قودوەکەمان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم 13 ساڵ لە مەکە هەموو ئیغراءاتێک، هەموو بەرژەوەندی و مەساڵحی دنیایان کردە پێشی، هیچی قبول نەکرد. سەرەتا وتیان وەرە ئێمە ساڵی خوایەکەی تۆ پەرستین، تۆش ساڵی خوایەکانی ئێمە بپەرسە. قبوڵی نەکرد.
وتیان ئەگەر ئەتەوێ داوای پاراکەی پارەت بۆ کۆکەینەوە ئەتکەینە دەوڵەمەندترین پیاوی بەکە قبوڵی نەکرد وتیان ئەگەر بە تەمای ببیتە ڕیش سپیمان سەر گەورە و سەر عەشیرەتمان سەرۆک عەشیرەتمان فەرمو تۆ برا گەورە و ئێمە برا بچووک فەرمی هیچی قبوڵ ناکەم وتیان ئەگە بۆ ئافرەت واکەی جوانترین ئافرەتت بۆ پەیاکەین ببێ بە خێزانت مەسەلەکە ئەوە نییە ئەمە مەبادیە ئەمە ئیسلامە ئەمە پرۆگرامی ژیانە فەرمویان پێیان وتیان ئەگەر تۆ شێت بوویتە نەخۆشی باشترین دکتۆر و طەبیبت بۆ هێنین هیچی قبوڵ نەکرد خوا گەنجە بە ڕێزەکان ئەوانی چوونە بۆ ئەوروپا گەنجێک نامێکی بۆ ناردوو مەڵێ مامۆستا دوعای خێرم بۆ بکە تەواوی برادەرەکانم لە شوقەیە بوونە بە مەسیحی لە پێناو ئیقامەی 1 ساڵێک بوونە بە مەسیحی بوونە بە گاور وازیان لە ئیسلامەتی هێناوە ئەچن بۆ کڵێسا عیبادەت ئەکەن مامۆسا بەخوا 3 جار ڕۆیشتومە 2 جا بۆ 3 جار ڕۆیشتومە سبحان الله شتێک ئەبێتە ڕێگر ناتوانم بڕۆم هۆکارەکەی چییە توخوا دوعام بۆ بکە با لە ئیسلام دەردەچم دوعام بۆ بکە مامۆسا گیان کەوتومەتە ناو کۆمەڵێک گورگەوە گاڵتەم پێکەن ئەڵێن تۆ موسڵمانی بۆیە ئاوا زەلیلی بانجادەکان کەوتویتە بۆیە ناتوانانی ئیش و کارێکت دەست بکەوێت گەنجە بە ڕێزەکان ئیقامە هیچ نییە ڕۆژێ دێ هەتایی ئیقامەی ناو قبر وەرەگریت ڕۆژێ دێ هەتایی ئیقامەی ناو ئەو ئاگرە وەرەگریت ئیقامەی دنیا هیچ نییە خۆشگوزەرانە بی 20 ساڵ 30 ساڵ بەڵام دوای ئەوە عقوبەیە چاوەڕێت ئەکات کورد ئەڵێ با بە دەواری نەکات چەنەها کوردمان هەیە چەنەها گەنجمان هەیە بۆ ئافرەتێک ئێستا بووە بە گاور سوێن بەخوا چەنەها کەس پێمی وتۆ مامۆسا دینەکەم گۆڕیوە حکمم چییە بێمەوە ناو ئیسلام لە پێناو 1 ئافرەتە لە پێناو تەعیناتێکە خەڵکێکەیە ئامادەیە لە تەنازولکە لە مەبادی و لە دینەکەی لە پێناو کورسیەکە ئامادەیە کاکە مدیری مەکتەب چییە مدیری خەستەخانە چییە تۆ دینەکەتی بۆ بدۆڕێنیت مەبادی ئیسلام ئەبێ تەنازولاتی تیانەکرێ خۆشەویستەکانم ئەگەر هەموو دنیات بەنێ تۆ نابێ واس لە دینەکەت بێنیت بیرم هێت 97 من تازە هەڵ ئەچووم گەنجێکە بوو لە مزگەوتە بەڕاستی قودوەم بوو ئەو پیاوە بەڕاستی پەروەردەی کردم پەروەردەی ئەخلاقی پەروەردەی دەرونی پەروەردەی ئیسلامەتی عەقیدەیەکی جوانی فێر کردم ڕۆژێکیان پێی وت بئێمێکی زۆر جوان وەستا بوو کاتی عەسر بوو وتم کاک فڵان کەس ئەگەر ئێستا ئەم بئێمەت دەنێ بڵێن نوێژی عەسر مەکە ئەیکەیت تەنازولەکەیت پێمی وتی کاکە سۆران یەک شتێکە پێ بڵێم لە دنیاە فێر بە ئەگە هەموو دنیایان بەڕووتا کردەوە نەکەی تەنازولکەی لە دینەکەت من نوێژی عەسرم بچێنم بۆ دنیا ئەڕوا بەڵام هەر کەسێ نوێژی عەسری نەکا فرۆشتی یعنی دینەکەی فرۆشت یعنی خوایە من تۆشم فرۆشت دینەکەشم فرۆشت ئیسلامەکەم فرۆشت بۆ یەک سەیارەیە بۆی خۆشبەخت بم ئەوەیە خۆشەویستەکانم ئیسلام و هیجرەت پێمان ئەڵێ تەنازول نەکەن لە دینەکەتان تەنازول نەکەن با بە خوبەی بیان شەق و پەق کرد تەنازولی نەکرد سەحابەیەکیان گر وتیان سەرۆکی ڕۆمەکان وتی وەرە ناوچەوانم ماچکە من بەرد ئەدەم ئازادە دەکەم لەکە تەواوی ڕەفیقەکانتە واللهی ئەو چوو ماچی نەکرد بەڵکو تفێکی کردە ناوچەوانی کە ئەو بینیتی ئەوەنە بە عیزەتە ئەوەنە بە کەرامەتە ڕێک سەری ئەو سەحابەی گرت و ماچی کرد و تەواوی ئەسحابەکانیشی لەگەڵا بەردە لە کاتێککە ئەسحابە هەبوو کردبیانە ناو منجەڵی ئەوە دەریانە کرد تەنها سوقانەکەی مابوو تەنازولی لە دینەکەی نەکرد نەبوو بە گاور ئێتۆ لەبەر ئیقامابی بە گاور هیچت لێ نەکراوە لە هەر شوێنێکا بووی لە کەس مەترسە لە هەر شوێنێکا بووی تەنها تەوەکولت بەخوا بێت چونکەم ئەوەی خوا لەسەرتی نووسیوە هەر ئەوەیە کە کاتێ چوونە ناوغاری ثەورەوە هەموو سەرانی قوڕەیش دوای کەوتبوون بیکوژن ئیمامی ئەبوو بەکر کە بینیتی ئەمانە لە بانسەریانن ئەی هاوار فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم لو أن أحدهم نظر تحت قدميه لأبصرنا فرمي بس الخوار وبكن يما بينن فرمي ما ظنك باثنين يا أبا بكر الله ثالثهما قومانا شي بدوك اسخواسي يميان بيت لا تحزن إن الله معنا ما ترسن توكلتان بخواها بيبو هر كارو بو هر إيشيك خدا پشتو پنايا ما مصايني آيني أي أو گەنجەبان خوازانی کەوا شەو ڕۆژتان کردوتە سەر ئەوەی کەوا ئیسلام بڵاو بێتەوە بەناو مسڵمانانە لا تەیئەسوو قەت مەویست مەبن چونکەم ئێمە باشترین قودوەمان پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم مەویستبوون نییە تا ئەو کاتەی ڕوحمان دەرەچێ ئێمە ئەم پەیاما گەیەنین هەرچەندێ بربەستەکان زۆرە
هەرچەندێ لەم پەڕەکان زۆرە بەڵام ئێمە ئومێدێکمان هەیە زۆر سپاسدانەکەین ئەگە بتوان سوسکرایبی چەناڵەکەمان بکەن ئەم هەنگاوە بەکاربێن ئەگە کۆمەنتی زیاتر بنووسن و لایکی بابەتەکان بکەن ئەوە ئێمە زیاتر خزمەتی ئەوی خۆشەویست دەکەین